برا بەڕێزەکەی من إن العين حق يعني چاوەزار هەیە چاوپیسی هەیە حەسادەت هەیە ئەوەتە خوای گەورە وای کردووە کە ئێمە بەیانیان ئێواران پێشخەوتێن بەردەوام قل أعوذ برب الفلق تاوكو من شر حاسد إذا حسد فنا بخوا بقرين لشر حاسد ولا شر نفاثات في العقد شر سحر چاوپیسی حسادت ئەم سێشتانە زۆر کاریگەری هەیە وجن و شەیاطین هەیە بۆیە ئەمە عالەمێکە دەبێ ئینسان باوەڕی پێی بێ کە هەیە لە واقعدا هەیە ئەی چ شتێک دەمان پارێزێ من کاتێک دوژمنێکی مرۆڤم هەبێت دەیناسم خۆمی لێ دەپارێزم بەڵام کە دوژمنەکەی من ساحیرێک بێ نازانم دوژمنەکەی من چاوپیسێک بێ نایناسم دوژمنەکەی من یعنی شەیطان و جنێک بێت ئەی باشە چۆن خۆمی لێ پارێزم خوای گەورە ڕێگا و شوێنی بۆ داناوین بەچی بەوەی کە زیکری بەیانی و ئێواران و خەوتنان بخوێنین بەوەی کە سوورەتی بەقەرە ڕۆژانە بخوێنین براکەم سوورەتی بەقەرە بخوێنە شەیاطین زاڵ نابێ بەسەرتدا بە ئیزنی خوای گەورە جن تەئسیرت تێناکە وە ساحر سحرەکەی هەڵدەوەشێتەوە زیکری بەیانی و ئێواران و خەوتن بخوێنین لە حەسوودی و لە چاوەزار دەپارێزرین ئەمانە هۆکارن برا بەڕێزەکەی من